بیسەرانی کورسانی و سڵاوتان لەبێت بەرنامەیەکی نوێی فایل و دیاردەتان پێشکەشەکەم. تەوریم جارەی بەرنامەکەمان تایبەتە بە پاڵنەرە دەرونی و کۆمەڵایەتیەکان بۆ زیادبوونی ڕووداوەکانی کوشتن. لە چەندین بەرنامەی تردا باسمان لە زیادبوونی ڕووداوەکانی کوشتن کردووە و زیاتر لەسەر ئەوە کارمان کردووە کە لە ڕووی یاساییەوە ئەو کەلێنە یاساییانە چین کەوا دەکەن ڕووداوەکانی کوشتن بەردەوامی هەبێت. بەڵام لەم بەرنامەیەدا بەهۆی ئەوەی کە ڕووداوەکانی کوشتن بەردەوام لە زیادبووندایە و بەردەوامی هەیە، باز لەو پاڵنەرە کۆمەڵایەتی و دەرونیانە دەکەین کەوا دەکات کەسێک بە ئاسانی دەستی بچێتە گیانی کەسێک. ئەو کەیسانەی کە ڕۆژانە گوێبیستی دەبین کە ڕۆژ نییە، ینی کەیسێک یاخود چەند کەیسێک گوێبیست نەبین لە ڕووداوەکانی کوشتن کە ئەمە بەشێکی یاخود زیاتر لە بەشێکی ئەم ڕووداوانە دەگەڕێتەوە بۆ هۆکاری کۆمەڵایەتی. هۆکاری کۆمەڵایەتی چییە؟ ینی لە وڵاتێکدا کە بەو شێوەیە بۆ هەر جۆرە تاوانێک بیانووی هۆکاری کۆمەڵایەتی هەبێت، ئاخۆ تعریف و پێناسەی هۆکاری کۆمەڵایەتی دەبێت چی بێت؟ بە تایبەت کاتێک لەناو کەسوکار و هاوسەر و براکاندا ئەم جۆرە کوشتنانە ئەنجام دەدرێت. لەلایەکی ترەوە خوێندنەوەیەکی دەرونی ئەگەر بۆ ئەو کەسانە بکەین کە ئەم جۆرە کارانە ئەنجام دەدەن لە ڕێی پسپۆڕانی دەرونی ئەوان چیمان پێ دەڵێن؟ ئایا ئەوانی کە ئەم جۆرە کارانە دەکەن کەسانێکی نەخۆشن یاخود ڕاستەوخۆ لەو کاتەدا ئەو حاڵەتیان بۆ دێکە ئەو کارە ئەنجام بدەن؟ پرسیاری سەرەکی ئەوەیە چی وای کردووە لەم کۆمەلگایەدا کە ئەم جۆرە تەحملکردنە لە نێوان تاکەکانی کۆمەڵدا نەمێنێت، کە ئەمە وای کردووە جۆرە ترسێک و نائارامیەک لە ناو خێزانەکاندا هەبێت کە متمانە بە هیچ کەس و چواردەور و تەنانەت ئەنجامانی خێزانەکەی خۆشت نەکەی. کەواتە ئەوەی کە گرنگە تاکەی ڕووداوەکانی کوشتن لە هەرێمی کوردستان بەم ڕادەبەرزە بەردەوامیان دەبێت. راپۆرتێک لەو بارەوە بینین و لەگەڵتان بەردەوامە بین. لە ماوەی دوو ڕۆژی ڕابردوو لە هەرێمی کوردستان چەند ڕووداوێکی نەخوازرا و ڕوویان داوە. بەم هۆیەشەوە لە ئەنجامی بەکارهێنانی چەک چەند کەسێک کوژراون و ژمارەیەکیش بریندار بوون. شەوی 20 لەسەر 21 ئەم مانگە لە شەقامی 6 مەتری هەولێر بۆی کێشەیەکی کۆمەڵایەتیەوە لە ئەنجامی تەقەکردن دوو کەس کوژران و کەسێکیش بریندار بوو. وتەبێژی پۆلیسی هەولێریش دەڵێت فەرمانی دەستگیرکردن بۆ تاوانباران دەرچووە. دوای ئەوەی کە لێکۆڵینەوەیان کرد لە ڕووداوەکە دەرکەوتکەوە دوو کەس کوژراوە و ئافرەتیش بریندارە و یەک لەو کەسانی کە کوژراوە دیارە هاوسەری ئەو ئافرەتە بووە. دوای ئەوەی کەەوە لێکۆڵینەوەکانمان دەست پێ کرد و دەرەنجامی لێکۆڵینەوەکانماندا دەرکەوت کەەوە ئەو کەسانێک تەقیان کردووە برای ئەو ئافرەتە بووینە کەەوە لەسەر کێشێکی کۆمەڵایەتی خێزانی کۆم بووە. دواتر گەورە تشەنەی سندووە بۆتەوە حاڵەتی ئەو تاوانە و ئێستاوەکەش بە ڕێزدادوەری لێکۆڵینەوە فەرمانی دەرجیکردنی بۆ ئەو دوو کەسە دەرکردووەکەەوە تاوانەکانیان ئەنجامدا بە پەیمانەی 416 سەدانی عێراق. پۆلیسی هەولێر ئێستا سەرقاڵەوەی کە کەسەکان دەرگیر بکە و پیانداتە دادگا. شەوی ڕابردووش لە پارێزگای سلێمانی تەقەیەکی زۆر کراوە. بۆ مۆیەشەوە ژمارەیەک لە هێز ئەمنیەکان بریندار بوون. لەسەر ڕووداوەکەش لیژنەی ئەمنی پارێزگای سلێمانی ڕایگەیاند ئەو کەسانەی تۆمەتبارن بە هۆکاری ڕووداوەکە ڕوبەڕووی یاسا دەکرێنەوە و هەر کەسێکیش لە پێش ڕووداوی تەقەکردنەوەکە بێت لێپرسینەوەی توندی لەگەڵ دەکرێت. لە ڕووداوێکی دیکەی نادیار هونەرمەند جوان ڕۆباڵەبان ئەندامی لقی سلێمانی سەندیکای هونەرمەندانی کوردستان و کۆمەڵی هونەری میلی کوردستان و تیپی جوقی سەربازی وەزارەتی پێشمەرگە لە پارێزگای هەولێر کوژرا. خانەوادە و هاوڕێیانی هونەرمەندیش داوا لە هێزە ئەمنیەکان و وەزارەتی پێشمەرگە دەکەن کە ئەنجامدەرانی ئەو تاوانە قێزەونە بە سزای یاسایی بگێنن. توێژەرێکی کۆمەڵایەتی هۆکاری زۆربوونی ڕووداوەکانی بەتایبەتی ئەو ڕووداوانەی چەکی تێدا بەکاردەهێنرێت دەگەڕێنێتەوە بۆ سەربەخۆ نەبوونی بەشێک لە دادگاکان لە یەکلاکردنەوەی دۆسیەکان بۆیە بەشێک لە خەڵک لە دەرەوەی یاسا کێشەکانیان یەکلا دەکەنەوە. دادگاکان تا ئێستا ناتوانیە با بڵێن سەربەخۆیانە بێ لایەنگیری داکۆکی لە مافی مرۆڤ بکەن لە کوردستان و لە هەموو خەڵک بکەن. واتە دادگاکان تا ئێستا سەربەخۆنی بۆ مانایی بتوانن خەڵک بیکاتە ماڵی خۆی و سکاڵای خۆی تێدا تۆمارکە و لەسەر خەڵک بەتەواوی بێتە جواب. چکە زۆر کەسێ با بڵێن لەسەر تاوانێک دەبینی کەسێکی داڵدەداتن. ئەو داڵدەدانەی وای کردووە جۆرەکان ماڵوێرانی بۆ خەڵک دروست بێت. ڕووداوەکانی کوشتن و خۆکوشتن بەچەک لە هەرێمی کوردستان لە حاڵەتەوە خەریکە دەبێتە دیاردا. هۆکاری سەرەکی ئەم ڕووداوەنەش بۆ بوونی ژمارەیەکی زۆری چەکی بێمۆڵەت دەگەڕێتەوە لەلایەن بەشێک لە خەڵکەوە. بۆیە داوا دەکرێت یاساکان تونتر بکرێت و دیاردەی هەڵگرتنی چەکی بێمۆڵەت نەهێڵدرێت.
بەڵێزان دووبارە سڵاوتان لەبێت لەگەڵتان بەردەوامە بین بە میوانداری هەرێک لە بەڕێزان دکتۆر سامان ئەنوار پسپۆری نەخۆشیە دەرونیەکان و بەڕێوبەری سنتەری دەرونی لە سلێمانی میدیا شێخ عەبدوڵڵا چالاکوانی مافی مرۆڤ باڵام بۆ محەممەد ئەندامی پەرلەمانی کوردستان کە بەڕێزیان لە هەولێرەوە لەگەڵمان ئامادە دەبن ئێوەی بەڕێزیش دەتوانن لە ڕێگەی پیجی فەرمی کورساد نیوز بەڕاستەوخۆ لەگەڵمان بن و کۆمنتەکانتان ئاراستەی میوانەکانمان بکەن تایبەت بە تەوەری بەرنامەکە زۆر بەخێر بن دکتۆر سامان بام سەرەتا بێمە لای جەنابەت ولەو پرسیارەوە دەست پێ بکەین ئەو پاڵنەرانە چین کە وا دەکات کەیسەکانی کوشتن بەم شێوەیە بەردەوامیان هەبێت ینی وەک ئاماژەم پێکرد ڕۆژ نییە ئێمە گوێبیستی ئەگەر کەیسێکیش بێ نەبین لەسەر تاوانی کوشتن چی وا دەکات کە بەم شێوە زۆرە ئەم تاوانە بەردەوامی هەبێت زۆر سپاس بە تۆبانەخان بەڕاستیم پێم خۆشە بە مێژوویەکی کوشتن دەست پێ بکەین ینی ئێمە گەر بگەڕێنەوە بۆ مێژوو نووسرا و مێژووی نووسرا و هەروەها مێژووی ئاینی لە هەموو شارستانیەتەکانە کوشتن هەبووە یعنی ئێمە گەر بگەڕێنەوە بۆ سەرەتای دروستبوونی مرۆڤ کە برای کوشتووە ئەوە کە لە قورئانی پیرۆزە هاتووە هابیل و قابیلە کە ئەمە شتێکە کەواتە کوشتن لەگەڵ بوونی مرۆڤایەتیە هەیە بەڵام پێم خۆشە داتایەک لەسەر کوردستانی خۆمان بڵێن ئێمە بە پێی ڕێکخراوی UNODC پێ ئەڵێن مەکتەبی مخدرات و تاوانەکانی تابع بە UN ئەمە هەموو ساڵێک راپۆرت بڵاوکاتەوە بۆ ئەو وڵاتانەی کە بۆ هەموو وڵاتەکانی جیهان کوردستان خۆشبەختانە ئەکەوێتە 147 وڵاتەوە بۆ ڕێژەی تاوانەکانی کوشتنی مبەڕەر با بڵێن ئەو کوشتانی کە بەدەستی ئەن قەزر و ئايات جگە لە شەڕەکان جگە لە حادیسی سیارە و ئەوانە ئەو کوشتانی کە بەدەستن قەزر و ئايات و ئەم ڕێژێژ و ماناکەی چۆنە کە ئەکاتە 147 وڵات ڕێژەکە بەپی دانیشتوان حسابەکرێت بۆ هەر 100,000 کەس چەند کەس بە کوشتن ئەڕوات لە کوردستانە بەپی ئەو راپۆرتی کە ئەوان بڵێن هینیان کردووە لە 100,000 کەس لە ساڵێکە 2 کەس بە کوشتن ئەڕوات یعنی خۆشبەختانە ئەتوانم بڵێم ئەم ڕێژەی ئێمە لە چاو وڵاتەکانی تری جیهانە زۆر لە دووە پێتوانێت لە ئێستا ئەگەر راپۆرتێکی تازە بکرێت ئەم ڕێژەیە زیادی کرد بڵێ ئەم راپۆرتە هیچ چەند ساڵێک پێشێ هیچ چەند ساڵێک پێشێ بەڵام وەکو ئەبینی دیارە یعنی کۆمەڵێک فاکتەر هەیە کە ئەبێتەوەی کە بۆ کەسێکی تر ئەکوژێت فاکتەرەکان بە شێوەیەکی گشتی ئەکرێن بە دوو بەشەوە ئەو فاکتەرانەی کە تابعی تاکە کەسەکە خۆیەتی فاکتەرە دەرونیەکان یاخود ئەو فاکتەرە کۆمەڵایەتیانەی کە لە چوارچێوەیەکی داخراوە ئەو کەسی تیا پەروەردە بووە زائیدەن کۆمەڵێک فاکتەر هەیە کە دەسەڵاتی کەسەکی خۆیتیانە و ئێمە بیرمان نەچێ گرنگترین فاکتەر لەم حاڵەتەیانە شتێکی پێوترێ وارزۆ واتە ناوچەی شەڕ ئەگەر ئێمە بە ڕابردووی کوردستانە بگەڕێینەوە ئەتوانین بڵین لە 50 ساڵی ڕابردووە کوردستان ناوچەی شەڕ بووە وەکەوەی کە ناوچەی شەڕەکەواتە بوونی چەک پاڵنەرێکە ئەبێ بەشێک لە کەلتوری ئەو کەسانی کە لە ناوچەی شەڕ ئەژین یعنی ئەمە هەوکو خۆمان ئەڵێن خەباتی چەکداریمان هەبووە هەموو ماڵێک بەلانی کەم خزمێکی کەسێکی پێشمەرگە بووە کە ئەڵی پێشمەرگە ئەم مەفهومە لە لای مناڵێک پێشمەرگە هەڵگری چەکە ئەبێت چەکی پێبێت ئیتر ئەم چەکەی کە پێەیە ئەچیت بۆ کوشتنی دوژمنەکەیەتی کەواتە ئەمە تۆ هاتی لێرەیە نەک یعنی ئێمە ناڵین ئەمە خەتای پێشمەرگەیان شتێکی بۆی بنەران بە هەڵەتێن نەگەن کە تۆ لە ناوچەی شەڕا پەروەردە بوویت کەواتە توندوتیژی ئەبێ بە بەشێک لە کەلتورەکەی تۆ ئەبێ بە بەشێک لە سایکۆلۆجیای تۆ یعنی ئێمە بەداخەوە کە ناوچەکەمان هێشتاش ئەتوانین بڵین هەر لە ناوچەی شەڕین ئێمە هەمووی چەند مانگێکە لە شەڕ دوور کەوتونەتەوە لە دەنگی تەقە و لە دەنگی تۆپ و لە هەواڵەکانی شەڕ و ئەمانە ینی ئەوە ئەتوانین بڵین یەکەم فاکتەری سەرەکیە کە کوردستان بۆچی لە چاو هەندێک لە وڵاتەکانی ترا ڕێژەی کوشتنەکە ئابۆ شێوەیەتیایە و ڕۆژ بە ڕۆژیش بەرەو زیابوون باشە دکتۆر لە قسەکانی خۆدا ئاماژت بۆ کرد ینی لە فکر و لە بیرکردنەوەی ئێمەوە هەیە کە چەک بۆ ئەوەیە کە بەرامبەر دوژمن بەکاری بێنی بەڵام بەداخەوە ئێمە لەو کەسانی کە ڕۆژانە گوێبیستی دەبین ئەو کەسانی کە ئەو کارە دەکەن بەڕاستی دوژمنی یەک نین یعنی زۆربەی کات لەناو خێزانەکاندایە باوکە هاوسەرە برایە ئامۆزاکانن یعنی ئەم کەیسانە کەسی بێگانەی تیانە تا تۆ بە دوژمنی خۆتیان بزانی ڕەنگە چەندەها جار هەبووە کەیسمان هەبووە دەمەقاڵەیەک بۆتەوە ئەوەی کە دوجار بە کوشتن بەڵام زۆربەی ئەو کەیسانەی بە ناوی کێشەی کۆمەڵایەتیەوە ئەکرێت لەناو خێزانەکاندایە یعنی خۆ ئەمانە دوژمنی یەک نین وڵێ ئێمە وتمان کۆمەڵێک فاکتەر هەیە تایبەتە بە تاکە کەسەکە گرنگترین فاکتەریان بریتە لە پەرتەوازەی خێزان و توندوتیژی لە کاتی مناڵیدا ئەو کەسێک کە لە مناڵیە توندوتیژی بەرامبەر بکرێت توندوتیژی ئەبێ بە بەشێک لە ڕەفتاری داهاتووی یعنی ئێمە ئەگەر بەو حاڵەتانیان بڕۆینەوە کە ئەوانی کە کوشتنیان ئەنجاماوە هەمویان لە خێزانێکی پەرتەوازەوە هاتوون هەمویان بە مناڵی توندوتیژیان لەگەڵ کراوە هەندێک جار ئەوەمان بیر نەچێت ئەگەر توندوتیژیشی بەرامبەر نەکرێت هەندێک شێوازی پەروەردەی هەڵە هەیە کە باوکەکە بە مناڵەکەی فێرەکە لە کە ئەڕاتە مەکتب ئەڵێ ئەگەر لیان نایت لیان بەرەوە
ینی ئەمە وا ئەکات کە شێوازی بەکارهێنانی توندوتیژی ئەبێ بە شێک لە ڕفتاری ئەم مناڵە و طبعاً وردە ئەمە لەگەڵ یا گەورە ئەبێت بدایات بە شەڕ دەست پێەکە لە کۆڵان دوایی بەردێک بەکارهێنێ دوایی کە تۆزێک گەورە بێدار بەکارهێنێ دوایی ئەگەر دەستی نەگات چقۆ بەکارهێنێ کە ئەگاتە تەمەنێکە و ئەتوانێت چەشێک بکڕە یا چەشێکی بەردەستکەوێ ئەم چەکە بەکارهێنێ بۆ ئەوەی کە بە هەستی خۆی غەدرێکی لێکراوە. ئەمە یەک حاڵەتی تر هەیە لە فاکتەری دەرونیا ئەوە زۆر گرنگە بەلامانەوە بیرمان نەچێت یعنی مرۆڤ بۆ خۆی ئەتوانین بڵین زیندەوەرێکی توندوتیژە یعنی هەر لە سەرەتای دروستبوونی مرۆڤایەتیەوە هەر لە زمانی دروستبوونی نادرتاڵەکانەوە مرۆڤ توندوتیژی بەکارهێناوە ئەگەر بەرامبەر خۆشی نەبوو بێت یعنی بەرامبەر مرۆڤ نەبوو بێ بەرامبەر بە ئاژەڵەکانی تر بەکاری هێناوە فاکتەرێک لەو فاکتەرانەی کەوا لە تۆ ئەکا بۆ ئەوەی ژیانت بەردەوام بێ ئەوەی کە پێوترە سێڤایڤڵ بۆ ئەوەی تۆ نەمریت ئەبێ بەرامبەرەکەت بکوژی مەسەڵەن ئەگەرێکێک شێرێکی بۆ بێت ئەگەر بۆ ئەوەی خۆی نەمرێ مەجبوور شێرەکە بکوژێت ئەگەر یەکێکی تر پەلاماری بات بۆ ئەوەی ژیانی خۆی بەردەوام بێت ئەبێ ئەو کەسی تر بکوژێت کەواتە ئەمە ئەتوانین بڕین ڕفتارێکی بۆ ماوەیە لەگەڵ پەرەسەندنی مرۆڤ ئەم ڕفتاری کوشتنە هەر هەبووە شتێکی تازە نییە بەڵام ئەم بیرکردنەوەی کە پێشتر هەبوو ڕەنگە بۆ حاڵەتێک بێت کە لە ڕووی یاسایەوە بە دیفاعی شەرعی ینی ناسراوە وەک جەنابەت ئاماژت پێکرد بۆ ڕوبەڕووبوونەوەیەکە کە بۆ ئەوەی کە بتێ خۆت ڕزگار بکەیت ناچاربی بەرامبەرەکەت بکوژی بەڵام بەداخۆم کەیسانێکی ئەمەی بینین حاڵەتی دیفاعی شەرعی تیادانە دواترە گەڕێمەوە لا دەست خۆش دکتۆر میدیا خان مافی مرۆڤ لەکوێی ئەم تاوانانە و لەکوێی ئەم کەیسانەدایە بەتایبەت لە هەرێمی کوردستاندا بەڵێ کاتێک کە باسی مافی مرۆڤ بکەین شتێک هەیە کە مرۆڤ شانازی پێوەکە کەرامەتێتی کەرامەت ئەو چەمکەیە کە پێوەستە بە مرۆڤ بوونەوە کار کاتێک کەرامەتی مرۆڤایەتی نەما مرۆڤ خۆی ئەسڕێتەوە بەڕاستی کەرامەت شتێک نییە کە بیبینی بەچاو بەڵکو لە ناخی مرۆڤ ئەیبینی کەرامەت بریتە لە چی لە خواست و ویسەکانی مرۆڤ لە ئاواتەکانی لە خەونەکانی لە تموحەکانی کاتێ ئەم مرۆڤە لە ناوە تێکەشکێت چ لەلای کۆمەڵگەوە بێت کللتوری کۆمەڵگە بێت چ لایەن دینەوە بێت چ لایەن دەسەڵاتی سیاسیەوە بێت یان لایەنی ئابووری بێت کە ئەم کەسە لە ناخەوە ڕووخا چیە پەرچەکردداری ئەبێت یا ئەم ئینسانە زیان بەخۆیە گەێنێ یاخود بە بەرامبەر ئەگەیرێ بۆ لەبەر کە کەرامەتیشکان هەست بە بوونی خۆی ناکات هەر تاوانێکیش بکات ئەوە نازانێت کەس کات تاوانە چکم هەستەکە کەم کراوەەوە ئینسانە کە گەیشتە ڕادەیە کە نرخی خۆی لا نەماوە کە نرخی خۆشی لا نەمێنێت نرخی بەرامبەرشی لا نامێنێت لە ڕوانگەی مافی مرۆڤ ئەوەی کە گرنگە بۆ مرۆڤ ژیان و ئازادیە بەڵام لە پێناو ژیانە ئەبێت سنوور بۆ ئازادیدا بنرێ بەڕاستی وەکو دکتۆرە ئاماژی پێدا سروشتی مرۆڤایەتی وا بۆ کە لە سەردەمانێکە دەسەڵات بڵێن کۆمەڵگەنەوەیان دەسەڵات مرۆڤەکان یەکتریان لە ناوبردەوە بۆچی بۆ بەدەستێنانی پێداویستەکانیان بۆ بەدەستێنانی خواستەکانی خۆیان بەڵام کاتێک کە مرۆڤایەتی هات وازی لە بەشێک لە ئازادەکانی هێنا لە چوارچەوەی پەیماننامەی کۆمەڵایەتی کۆمەڵگەی دروستکرد دەسەڵاتی دروستکرد لێپرسراییتی خستە دەستی دەسەڵاتەوە کە ئازادەکانی بپارێزێ بۆ لەبەروی مرۆڤ بۆ لەو قەنەعەتایە کە خۆی هەڵا ئەکات بەرامبەر بە مرۆڤی بەرابەری کەواتە لێپرسراوەکە ئەکەوێتە دەستی دەسەڵاتەوە کە ژیانی پارێزی ئەمە لایەکە لایەکی تریشەوە مرۆڤ ئەبێ لێپرسراوەتی خۆی هەبێ بەرامبەر بە ویژدانی بەرامبەر بە ئەو مافێکە هەیەی چی بەڕاو بەخۆی ئەبینێ بۆ بەرامبەرشی بە ڕاوابینێ ئەمە لە چیوە خسەر هەڵدا لە ویژدانی مرۆڤەوە ویژدانی زۆرجار دین لەوانەیە کاریگەری هەبێت کە هەست بە گوناحێ بکات لە لایەکی تریشەوە مرۆڤ کە خۆی وعیەکی هەبوو بە مافی خۆی هەوڵەدا مافی بەرامبەریشی بپارێزێت هەر کاتێک کە مرۆڤێک ئەوەندە ئازادی هەیە کە سنووری ئازادی کەسێکی تر تێنەپەڕێنە هەکاتێک کە ئازادی کەسێکی تێپەڕان ئەمە بە تاواندا ئەندێ تاوانش ئەبێ بە یاساڕێک بخرێت لە ڕوانگەی مافی مرۆڤەوە هیچ کاتێک بیانیوەک نییە بۆ ئەوەی کە کەسێک تاوان بکات بەڵکو دەبێت ئەم مرۆڤ بە یاسا سنووریە بۆ ئەو تاوانی دابرێت کەواتە لێرە ئازادی ڕەهان نییە کۆمەڵی یاسای زۆر باشمان هەیە لە هەرێمی کوردستاندا کە کاریان پێ دەکرێت ینی ئەم یاسایانە نەیانتوانیوە ڕێگری بکەن لە ئەنجامدانی ئەم جۆرە تاوانانە بۆ نەیانتوانی ینی پرسیارەکە ئەوە بەڵێ خۆی ئیشی هۆکار زۆرە ئێمە لە کوردستانە ئەگەر سێریکەین لە بارودۆخەکان کە ڕۆژانە قەیران دروستەگرێت قەیران ڕۆمانتیەکە ئێمە لە نائارامی سیاسیە ئەژین بۆ بەردەوام ئەترسین دراوسەکانمان هێرشمان کاتە سەر بەردەوام لەوە ئەترسین کە لایەنە سیاسەکان ناو هەرێم ململانێ دروست بێت ژیانمان نائارامە بارودۆخی ئابووری نائارامە ناجێگیرە کاتێکیش کە ئەم شتانە ڕوودەت تاکێکی وا دروستە بێت ئەم کەسێکی توودوتیژە
جگە لەوانش ئێمە کێشەیەکی ترشمان هەیە ئەوەیە کە زۆر جار کۆمەڵگەیەکین کە دەسەڵاتی یاسایی بەڕاستی 100% سربەخۆ نییە. ئەم دەسەڵاتە نەیتوانیوە جێگەی خۆی بکاتەوە بنمونە زۆر جارە بینی کەیسەکانی ڕۆژگار بە سڵحی عشایری بە پێکهاتنی کۆمەڵایەتی چارەسەرکرێت ئەمەش خۆی لە خۆی دەسەڵات ینی لاوازی دەسەڵاتی یاسایە بەڕاستی بۆ لە کۆمەڵگەیەکە کە زۆری نەمان ئێمە ڕۆکەینە سڵحی عشایری پێش ئەوەی کە بگەینە دادگاکان هەر لە ینی نمونە زۆر بەرنامەتردا باسمان لەوە کردووە کە کاتێک بەنابرێ بۆ سڵحی عشایری ئەمە بەشێک لە هۆکارەکە ڕەنگە ئەوە بێکە خەڵک متمانەی بە دادگاکان نەبێ بۆیە بەم شێوەیە کاتە ئێوەش پێتان وایە هۆکارێکی دووبارە بوونەوەی ئەم جۆرە تاوانانە ئەو سڵح عشایرەیە کە لەنەوە خێزانەکان خۆیان ناکرێن ڕاستیەک هەیە کە ئەبێ ئێمە پێی لێ بدین ئەوەی کە کۆمەڵگەی ئێمە کۆمەڵگەیەکی کە تا ئێسش بۆرکی عشایری لە ناو کۆمەڵگەی ئێمەدا هەیە لە چوار کۆمەڵگەکانی چواردۆری ئێمە هەیە سڵحی عشایری شتێکنە کە ئێمە توانین بە قەتعی وازی لێبێنین ناو کۆمەڵگەی ئێمە بەڵام سڵحی عشایری بۆچی بۆ قەزەیەکی وەکو تاوان وەکو کوشتن ئەمە خۆی لە خۆیان بەڕاستی تاوانە یعنی ئێمە ڕۆژانە ئەبیدین ئەبیستین کە ئەڵێت لە فەڵان شوێن تاوانێک ڕوودا بەڵام بکوژەکە نەگیراوە لایەن کەسێکەوە داڵە درراوە ئەم کەسە ئەچێت چیەکات پێکاتنی کۆمەڵایەتێکە بەر لەوەی ئەم کەسە بچێتە سژنەوە ئەمە خۆی لە خۆی لاوازبوونی لەم کەیسانەدا زۆربەی کات بەکارانی ئەم جۆرە تاوانانە لە ناو خێزانەکاندایە ڕەنگە لە ناو خێزانەکان خۆیاندا کێشەکە چارەسەر بکرێت و نەهێڵن بگاتە دادگاکە بەڵێ من پێدەڵێم ئێمە مۆرکێکی وامان هەیە کە مۆرکێکی عشایریە زۆر جار بەڕاستی ئێمە لە دادگا شەرمەکەین بۆی ئەگەڵی کەیسەکە ئێمە بچێتە دادگاوە بەڕاستی ئێمە عیبە ینی بەڕاستی زۆر جار هەیە من بیستومە بەڕاستی توم خۆم کاری بەندیخانە ئەەکەم ئافرەتە بۆ قەزەی ئۆتۆمبیلی هەبووە بینی براکەی چووە دیتی منم بۆ لەبەرەوەی پیان شەرم بۆ کە ئافرەتەکە بچێتە دادگاوە لە کۆمەڵگەی ئێمەشە بە هەر بە شێوازێک گشتی پیان وای ئەگەر ناویان بچێتە دۆسەیەکی دادگاوە ئەوە لەکەدارن عیبەیەکە زۆر باشە دەست خۆش دواترێک ڕێمەولاتان ئەچمە لای باڵام بۆ محەممەد ئەندامی پەرلەمانی کوردستان کە جەنابیان لە هەولێرەوە لەگەڵمان ئامادەن کاک باڵام بۆ سڵاوت لێبێ من ئەمەوە پرسیارە لە جەنابت بکەم جەنابتان وەک ئەندامێکی پەرلەمانی کوردستان و پەرلەمانی کوردستان ناوەندێکی یاساییە یعنی کاتێکە باس لەم جۆرە تاوانانە دەکرێت هەمیشە باس لە فەراغی یاسایی دەکرێت لەگەڵ ئەوەی کۆمەڵێک یاسایی باش لە هەرێمی کوردستاندا هەیە و کاری پێ دەکرێت پرسیارەکە ئەوەیە ئێوە وەک ئەندامی پەرلەمان و وەک پەرلەمان توانیتانە چی بکەن و بە دوواداچوونەکانی ئێوە چۆن بووە بۆ زیادبوونی تاوانەکانی کوشتن لە هەرێمی کوردستاندا بە ناوی خوای بەخشندە و میهرەبان بە هیوای تەندروستی باش بۆ هەموو لایەک سڵاو بۆ ئێوەش دیارە من ئەمەیە پێشکیەوە بڵێم کە تاوان دیاردەیەکە لە هەموو وڵاتانی دنیادا بوونی هەیە و دروستبوونی تاوانیش هۆکاری هەیە هۆکارەکانی دروستبوونی تاوان یان زیادبوونی تاوان بریتە لە هۆکارە سیاسیەکان هۆکارە کۆمەڵایەتیەکان هۆکارە ئابوووریەکان هۆکارەکانی ڕاگەیاندن و تەکنەلۆجیا و بە هەمان شێوە سەروەر نەبوونی یاسا سەبارەت بە پرسیارەکەی بەڕێزت ئێمە ئەگەر سیر بکەین لە پەرلەمانی کوردستان لە یەکەم خولەوە هەتا ئەم خولێشکە ئێستا بەردەوامە یاسای باش لە پەرلەمانی کوردستان دەرچووە بەڵام بەداخەوە بەهۆی زروفەیەک لە دوای یەکەکان کە ڕووی لە هەرێمی کوردستان کردووە نەتوانراوە ئەم یاسایانە وەکو خۆیان جێبەجێ بکرێن پێشم وایە ئەمەش بووە بەهۆی ئەوەی کە یاسا سەروەر نەبێ و لە پەنای ئەوەی کە یاسا سەروەر نەبێ پەنابراوەتە بەر سڵح عەشایریەکان یان پەنابراوەتە بەر ئەوەی کە خەڵک کە زانیوێتی سەروەری یاسا دادی ئەو نادا یاسا سەروەر نییە مافەکەی وەرناگیرێتەوە پەنای بردوۆتە بەر تۆڵە سندنەوە لەبەرەوە لێرە ئێمە توانین بڵێن گرنگە ئەم کێشانە چۆن چارەسەر بکرێ یەکەم جار پێویستە حکوومەت پلانی هەبێ بۆ یان سیستەمێکی هەبێ بۆ سفرکردنەوەی تاوانەکان چونکە تاوان تەنها بریتی نییە لە کوشتن تاوان ئەگەر سەیری بکەین هەموو ئەو کردارانەیە کە یاسا دیاری کردووە ئەنجام بدرێ و سزای بۆ دانراوە و ئەنجام نەدرێ و سزایی بۆ دانراوە ئەمانش کۆمەڵێک تاوانن و پێویستە ئەمانەوە کۆڵێم بە هەم بە توێژینەوە هەم بە پلانێکی تۆکمە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە کار بکرێت بۆ ئەوەی ئەمانە بەرەو سفرکردنەوە ببرێن لە جێی ئەوەی کە بەرەو هەڵکشان ببرێن بە دوواداچوونی پەرلەمان یعنی بۆ ئەم کەیسانە چی بووە و ئایا بە دوواداچوونتان کردووە ئێوە؟ بە دڵنیاییەوە پەرلەمان و حکوومەت
پەرلەمان و حکوومەتی هەرێمی کوردستان ئەتوانم بڵێم هەماهەنگێکی باش لە نێواندا هەیە بەس هەروەکو ئەوەی کە من ئاماژەم پێدا هۆکارەکانی تاوانیان هۆکارەکانی زیادبوونی تاوان ئەمانە ئەرکی حکوومەتی هەرێمی کوردستانە وەک ئاماژەم پێدا کە کاتێک یاسا سەروەر نەبوو خەڵک سڵ لە ئەنجامدانی تاوان ناکاتەوە کە کاتێک تۆ کۆمەلگایەک بووی تا ئێستاش لەسەر توانم بڵێم عرف و لەسەر عاداتە کوردەواریەکان ڕۆیشتی لە جێی ئەوەی کە پەنابەریتە بەر یاسا بۆ چارەسەرکردنی کێشەکان پەرات بردە بەر تۆڵە سندنەوە ئەمەش بە هەمان شێوە هۆکارە بۆ زیادبوونی تاوان و ئەگەر سیر بکەین مەسلەی ڕاگەیاندن و تەکنەلۆژیا حکومت تا ئێستا نەیتوانیوە فلتەرێکی بەو شێوەیە دابنێت هەم لەسەر کەناڵە ڕاگەیاندنەکان و هەم لەسەر تۆڕە کۆمەڵایەتیەکان کە ئەبینین ئەمڕۆ گەنجانێکی زۆر مەشغوڵ بوون بە تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە ئافرەتانێکی زۆر مەشغوڵ بوون بە سیرکردنی فلیمە تورکیەکانەوە ئەمانەش دیسانەوە بە هەمان شێوە بیرکردنەوە و بەلاج ڕێدابردننی هەم گەنجەکانە هەم ئەتوانم بڵێم ئافرەتان و پیاوانە بۆ ئەوەی کە سەیری ئەو فلیمانە ئەکەن کە بەو شێوەیە بیر بکەنەوە کە کۆمەلگای ئێمەش قبولی ئەمەیەتی لە هەمان شێوەشدا لە هەمان کاتیشدا ئەو کەسانەی کە ئەم غەدرانیان بەرامبەر ئەکریا توانین بڵێن ئەم پێشێرکاریانیان بەرامبەر ئەکرێ لە بری ئەوەی پەنابەرنە بەردادگا لە ترسی قسەی کۆمەلگا لە ترسی عرفی کۆمەلگا هەندێکیان هەیە لەوانەیە کێشەکەی هەر بە شاراوەیە هێڵێتەوە هەندێکیشان کێشەکەی ئەباتە شێوەیەک کە بە تۆڵە سندنەوە چارەسەری بکە نەک تەسلیم بە دادگای بکە. زۆر باشە دەست خۆش کاک باڵام بۆ دواترە گەڕێم وڵات دکتۆر ئەم بێتەحەمولیە لە لای تاکی ئێمە بۆچی یاخود بە شێوەیەکی تر بڵێ کاتێک مرۆڤێک بگاتە ئەو ئاستەی کە کەسێک بکوژێت ئەکرێ ئەمە بڵین ئەم کەسە نەخۆشە یاخود کێشەیەکی دەرونی هەیە بۆی ئەم کارە ئەنجام ئەدات چکە زۆر جار لە کەیسەکانە ئەیبینین وەک پاساوێک بۆ وەرگریکردن لەو تۆمەتباری کە ئەو کاری کردو دەڵێن بارودۆخی دەرونی تەواو نەبووە یعنی ئەم خوێندنەوەی ڕاستە بە دڵنیایەوە نەخێربانە خانی عنی بەداخەوە ئەو بیر و بۆچوونە هەڵە هەیە لە ناو خەڵکاوە ئەزان ئەوەی کە تاوانێکی کرد نەخۆشی دەرونی هەیە یاخود بە پێچەوانەوە و ئەزان ئەو کەسانی کە نەخۆشی دەرونیان هەیە ئەگەری تاوانیان زیاترە وەک لە کەسەکانی کە نەخۆشی دەرونیان بەپێ ئەو بەحسانەی کە کراوە لە هەموو عالەمە و لە کوردستانی خۆشمانە لە سەیا دەی ئەوانەی کە تاوانیان ئەنجام ماوە نەخۆشی دەرونیان هەبوو طبعاً هەموو نەخۆشیی دەرونیش نا یعنی ئەو نەخۆشی دەرونیانەی کە قابلیەتی ئەویان هەیە کە ئەگەری هەیە تونند و تیژی لێ بکەوێتەوە تەنها دوو نەخۆشی دەرونی ئەویش شیزۆفرینیا لەگەڵ نەخۆشی پێشێوی مەزاجی دوو جەمسەری لە سایە دەی ئەوانەی کە تاوانێکیان ئەنجام ماوە نەخۆشی دەرونیان هەیە بەڵام لەسەر ئەو فاکتەرانەی کە ئەم دوو بەڕێزەی تر باسییان کرد کە ئەڵێن یاسا سەروەرنەوەیەکێک لە هۆکارەکانی زیادبوونی تاوان یعنی سەروەر نەبوونی یاسایە من لەگەڵ ئەو ڕەئیانێ یعنی ئێمە گەر بڵین بە وڵاتانی جیهانە بگەڕێنەوە وڵاتێکێک و ئەمریکا کە زۆرترین ڕێژەی تاوان لە هەموو جیهانە لەناو ئەمریکایە هەیە یعنی ساڵانە نزیکی 150 بۆ 160 هزار کەس بە کوشتن ئەڕوات ئێمە یعنی ناتوانین بڵین ئەمریکا لە ئەمریکا یاسا سەروەرنێ بۆیە کوشتن زۆرە ڕاستە لەوانەیە هەندێک وڵاتی ئەفریقی کە ڕێژەی تاوان تیانە یاخود باڕێن کە ڕێژەی کوشتن ئەگاتە لە سەیا 7 بۆ 100 هزار کەس بۆ ساڵێک ئەوە نەبوونی یاسایە و بڵاوبوونەوەی چەکە بەڵام لە وڵاتێکێک و ئەمریکا یاخود با بڵین لە وڵاتێکێک و بەریتانیا یاسا سەروەرە و کۆمەڵێک پاساوی کەمان نییە بڵین وڵا ئەمە میدیا و تەکنۆلۆژیا وای کردو کە ببێتە هۆی زیادبوونی هۆکارەکانی کوشتن یاخود ژماری کوشتن لە ناو خەڵکە وەکوتم کوشتن یعنی شتێکە لەگەڵ غەریزیە لە مرۆڤ هەیە مرۆڤ ناتوانێت دەستی لێ هەڵبێت ئامڕازی بۆ دروست کردو یعنی دروستکردنی چەک یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی بۆ کوشتنی مرۆڤی بەرامبەرە بەڵام هەمووی ئەنجامی نادات یعنی ئەم ئامڕازە لە بەردەم هەموماندا هەیە بەڵام هەموو مرۆڤێک ئەم کارە ئەنجام نادات پرسیارەکەی من ئەوەیە ئەوانی کە ئەم کارە ئەنجام دەدەن ئەتوانین بڵێن نەخۆشن یاخود حاڵەتی ئەساب یعنی زۆر کات لەگەڵ کەسێکا قسەکەی ئەڵێ من کەسێکی تووڕەم ئەسابم تەواو نییە زۆر لەگەڵم مەڵێ یعنی ئەمە نەخۆشیە نەخێر و من باسم کرد پێشتر یعنی لە سایە دەی ئەوانی کە تاوانی کوشتن ئەنجامیان نەخۆشن و ئەو لە سایە دەی کە تاوانی کوشتن ئەنجامیە و نەخۆشی دەرونیان هەیە بە تایبەت لەگەڵ یەکێک لە ئەندامانی خێزانەکەی خۆیان ڕووهەیە یعنی کەسێک کە نەخۆشی دەرونی هەبێت قەت لە دەرەوە توانای نییە تاوان ئەنجام بە و زۆربەی زۆریە بەپێی ئەو بەحسانەی کە کراوە بۆ ئەندامانی خێزانەکەی خۆی بە تایبەتی دایک و باوک بۆ مناڵی خۆیان کە تاوانی کوشتن ئەنجامێن تەنها ئەوانە نەخۆشن بەڵام ئەمانەی تر ئەوەی کە باسم کرد شتێکی پێوترێ منتاڵەتی شەڕ وار منتاڵەتی کە تۆ لە ناوچەیەکی شەڕا پەروەردە کرای لە ناوچەیەکی شەڕا گەورە بووی چەک بەشێک بوو لە کەلتورەکەت
یعنی ئێمە گەبگەڕێن سەر کەلتوری کوردایەتی کۆن سیرەکەین کاتی خۆی ئەوەی خەنجەری پێ نەبووایە عیبە بووە یعنی ئەبوایە هەموو کەسێک خەنجەرێکی هەڵبگرتایە کەواتە ئەم خەنجەرە چەکە ینی خۆم خەنجەرە بۆچی هەڵی گرتووە غێر بۆ ئەوەی کە پارێزگاری لە خۆی بکە بە چ شێوەیەک بۆ ئەوەی کە بەرامبەرەکەی عەزیێت بە کە ئەم خەنجەرە بەکار بهێنێ بووی کەواتە تۆ لە کەلتورێکا کە گەورە بووی ئاوا تونند و تیژی بەشەکە لە کەلتورەکەت و قەتلی مبەرڕە یعنی منێک خاڵیتر هەیە زۆر گرنگەبانە خان حەزەکەم باسی ئەو خاڵە بکەین دوو نەو مرۆڤ کوشتن هەیە نەوەیەکیان قەتلی مبەرڕە هۆکارێکی هەیە هۆکارەکەی تر یا کۆمەڵایەتیە یا مەسەلەی ئیستیفادەی مادیە ئێوە ئەم کابرایە پارەکانی بەرێ بۆ خۆی یاخود تۆڵەکردنەوەیەکە یاخود ئەوەی کە لە کۆمەڵگەی ئێمە ناو ئەبرێ بە هۆکاری شەرەفە بەمانە ئەمانە هەمووی قەتلی مبەرڕە خۆشبەختانە لە کوردستان جۆری دووهەم نییە کە قەتلی سیریەل کیلەری پێڵێن یعنی بکوژی زنجیرەیی یعنی ئێمە لە ئەوروپا زۆر جار ئەبینین کە کەسێک تەنها بۆ خۆشی خۆی بۆ تێرکردنی کۆمەڵێک ئارەزووی تایبەتی خۆی خەڵک ئەکوژێت بۆ نمونە سیریەل کیلەر هەیە ئەوەی کە پێوترێ بکوژی زنجیرەیی بڕیارات هەر کچێک ببینە کە لە کۆنە دەنکەکەی چوو بێت لە هەمان تەمەنابێ و بۆی هەڵکە ئەیکوژێت ئەمە قەتلی مبەرڕ نییە ئەمە جۆرێکە لە تاوان کە یعنیمەوە من چەند ساڵە لە بواری دەرونیان خۆشبەختانە 10 ساڵ 11 ساڵە من لە داگاکان و لە بواری دەرونیا لە هەردوو لای تێکەڵم لەم جۆرە کوشتنەمانە لە کوردستان یعنی یەکێک لەو کێشانەی کە ئەوروپا و ئەمریکا بەدەستەوە ئەناڵێنێ ئەم جۆرە کوشتنەیە ڕۆژانە ئێمە ئەیبینین لە ئەمریکا بەهۆی تەقەکردنەوە 10 کەس کوژرا خۆ ئەم پیاوە هیچی نێ بەرامبەر بەو 10 کەسە نایان ناسێت ئەڕاتە مەکتەبێک تەقاکە بە ناو مناڵەکانە یعنی خۆشبەختانە تا ئێستا لای ئێمە ئەمە ڕووی نایەوە هەموو ئەو کوشتنانەی کە هەیە هۆکارێکی لە پشتەوە لەگەڵ ئەوەی هیچ هۆکارێکیش ناگاتە ئەوەی کەسێکڵم یعنی ئێمە لەوەیە خۆشببختین کە لەو جۆرە مرۆڤانەمانە یاخود باڵێ ئەتوانم لەو جۆرە ڕفتارە بڵاو نەبوو تۆ لە کۆمەڵگەی ئێمەیە خەڵگەی خەڵکە کوژێ بۆ ناوبانگ لە ئەمریکا ئەڕاتە مەکتەبێک تەقاکە دە 12 مناڵە کوژێ بۆ وەڵا حەزەکەم دەرکەوم لە تەلەڤیزیۆن ناوبانگێک پیا بکەم ڕاستە زۆر باشە میدیا خان جەنابتان وەک ئەوەی کە لە ناو چاکسازیەکانیشدا کار دەکەن ئەو کەسانەی تەبانکەێنە چاکسازیەکانەوە محکومن و یان لەوێ ئەو مدەی کە بۆیان دانرا و سزاکەیان تەواو بکەن پرسیارەکە ئەوەیە بەتایبەت ئەوانەی کە لەسەر تاوانی کوشتن سزا دەدرێن پەشیمانیان پێوە دیارە ینی زۆر کات دەوترێت ئەم کەسانی کە ئەم تاوانانە ئەنجام دەدەن بەتایبەت کە ئەسنە چاکسازیەکانەوە هیچ ینی پەشیمان نین و دواتر کێنەوە دەرەوە بەرداوامە بن لە ئەنجامدانی ئەم جۆرە تاوانانە و ڕێنمایەکی وەها ناکرێن ببنەوە بە کەسێکی باش لە کۆمەلگادا ئەوەندەی کە ئێوە کارتان لەگەڵ ئەمانەیە کردووە خوێندنەوەتان بۆ کردبن ئەمانە چۆنن بەڵێ کاتێک کە کەسێک تاوان ئەکات دیارە پاڵنەری خۆی هەیە بەڵێ پاڵنەرەکە وەکو دکتۆر ئاماژی بێتە ئایا حەزێکی خۆی بێت یاخود بارودۆخی بێکە ناچار بێت ئەو تاوانە بکات بە زۆری ئەو کەسانی کە بارودۆخ ناچاری کردوون هەرچەند هیچ شتێ مبەڕێر نییە بۆ تاوان ئەم کەسانە کە ئەچنە زیندان پاشمەوەیە کە ماوەکەیان زۆر ئەخایانێت بەڵێ بێگومان پەشیمان ئەڵێت ئەگەر ئەو زەمانە بگاتەوە بگەڕێتەوە من هەمان تاوان ناکەم بەڵام سەبارەت بە چاکسازی بن ئەمێ ئاماژە بە حاڵەتێک بدەم زۆر جار ئاماژە بۆ درێت کە لە هەرێمی کوردستان لە سێدارەدان نییە بۆیە تاوان زیاد دەکات بەڵام واقعاتێک هەیە ئەوش ئەوەیە ئەو کەسانی کە تاوانێکەکەن کاتێکە حکمێکی زۆرە درێن ئایا 20 ساڵە یاخود ئەعدامە ئەم کەسانە چاکسازی نایانگرێتەوە بەڕاستیکە لە خاڵە لاوازەکانی چاکسازیەکانی ئێمە ئەوەیە ئەم کەسانە کە حکمی ئێدامیان هەیە یاخود تاوانێکی گەوریان کردووە بەرنامەی چاکسازی نایانگرێتەوە بەڵام لەگەڵ لە ناو چاکسازیەوە حکمی ئێدامیشمان نییە ینی هەمیشە خەڵک باس لەواکە کە ئەمانە لەگەڵی ئەم جۆرە تاوانە قێزەوناناکەن کاتێنە چاکسازیەکانیشەوە خزمەتەکرێن و بگرە وەکو ئەوانەی کە تاوانەکانی تاوانبارەکانی یان وەکو بڵێن سەدراوەکانی تر مامەڵیان لەگەڵاکرێت ئەمە خۆی خەلەلێکە بێت بەڕاستی کاری ئیشی لەسەر بکرێت لەبەرەوەی پێویستە مامەڵەیە لەگەڵ ئەو کەسانە بکرێت کە تاوانی گەورە ئەکرێت کە بڵێن کۆمەڵکوژیەکەن یاخود کردداری تیرۆریستیەکەن یاخود بڵێن وەکو تاوانی زۆر قێزەونەکەن کە کاریگەری خراپی لەسەر کۆمەڵگە هەیە بەڵام تا ئێستاکە ئەو سزادراونە لەوێن بەڵێ بێگومان من کاتێکە لەگەڵ هەر زیندانیەکە قساکەم پەشیمانی ئەڵێت پەشیمانم بەڵام ئایا لە ناخۆ پەشیمانە
ئایا فرسەتی کەچوونە دەرەوە دوای ئەوە دووبارە تاوانەکەی کاتەوە من ئەوەی کە تێبینیم کرد بێ زیاتر ئەو کەسانی کە ئازاد دەکرێن بەر لێبوردنی گشتیەکرێن تاوانە قورسەکانی زۆر جار لێبوردنی گشتی نایانگرێتەوە کەسانێک هەبوون چوونەتە دەرەوە بەڕاستی ئێساکێ کاری خۆیانەکەن و وەکو ئینسانێکی ئاسایی مامەڵاکەن کەسانێکیش هەن دووبارە گەڕاونەتەوە بە تاوانەوە تا شتەکە ڕێژەی شتێ بۆ مطلقت نییە بڵێ کە ئەمە کاریگەری هەیە کاریگەری بەڵام بە شێوەیەکی گشتی کاریگەری هەیە لەسەر کەسایەتی کە تۆ لە چاکسازیە کابی بەتایبەتی ئەو کەسانەی کە تاوانێکی بچووکەکەنیان کەتنێکیان لێ ڕۆدا کە ئەسرە چاکسازیوە لەوانەیە نەک لەوانەیە بە زۆری دوای زنجیرە تاوانی زیاتر دروستە بێ بەتایبەتی ئێستا کە ئەبینی کەسانێکن کە بخۆری مادی هۆشبەرن ئەبرێنە ئەویانە شارزای پێیاکەن لە بەرامبەر تاوانە لەوانەیە لە مادە هۆشبەرەکە پەشیمان بە بەڵام تاوانی تر فێرە بێت ئەمەش خۆی لە خۆی بەڕاستی پێویستی بەوەیە کە بەرنامەیەکی گونجاو دامرێت لە چاکسازی ئەوانەی کە بخۆری مادەی هۆشبەرن لە چاکسازیە دادەنرێن ئەوانەی کە مادەی قورسیان هەیە تاوانی گەوریان کردووە لە چاکسازیە دادەنرێ بۆ ئەوی کار بکرێت لەسەر ئەو جیلەی کە لە ناو چاکسازیایە تو ئەتوانی ئیشی لەسەر بکەی لە دواڕۆژیشە بەرهەمەکەی ببینی کە ئایا گۆڕانکاری لەم کەسە کراوە یاخود نەکراوە هۆشیاری لە بواری مافی مرۆڤدا تا چەند گرنگە یعنی جەناب لە بیداتی بەرنامەکە باس لەوە کرد ئێمە کاتێک کە باس لە مافی مرۆڤەکەین لە هەموو بوارەکاندا تۆ ماف و بەرپرسیارەتی ینی حق و التزام لە ڕووی یاساییشەوە بە هەمان شێوەیە یعنی ئێمە ئەوەندەی کە بیر لە مافەکەکەینەوە بیر لەوە ناکەینەوە کە لە بەرامبەر تۆ بەرپرسیارەتێکت هەیە کاتێک کە کەسێکە کوژێ ئەلبەت خۆ دەزانێت ئەمە تاوانە و لە بەرامبەردا بەرپرسیارەتێکی لەسەر شان دروست دەبێت بەڵام ئەم هۆشیارە تا چەند گرنگە بوونی کۆڕ و سیمینار و بڵاوکردنەوەی هۆشیاری لە بواری مافی مرۆڤدا لە ئێستادا تا چەند گرنگە لا نەخان من سەرەتا ئاماژەم پێداوتم نەکردنی تاوان هەستکردنە بەرپرسیارەتی واتە تۆ هەستەکەی کە خۆت خاوەنی مافێکی بەرامبەریشت ئەو حەقە بەوە دەی کە هەمان مافی هەبێ کەواتە تۆ هەست بە لێپرسراوێتی خۆتەکە بە پرسیارەتێکی مرۆڤێکی تەندروستی بەڵام کاتێک کە تۆ تاوانێکەکەیت کە ئازاری کەسێکی بەرامبەرت ئەدەی ئەمە تۆ لە سنوورەتی ئەپەڕێنێکە تۆ سنووری مرۆڤایەتی خۆتت تێپەڕانەوە وەکو هۆشیاری من پێم وایە هۆشیاریکردنەوە زۆر گرنگە ئێستا ئێمە کۆمەڵگە ئێمە هەموو زۆربەی زۆریکە تۆ سێریکە کەسێکی ئاسایی لە تەلەڤیزیۆن ئەبینی کە قساکە هەموو مافەکانی خۆی زانێ بەڵام ئایا مافی بەرامبەرێ زانێت چییە جۆرێک کەسایەتی دروست بۆ لەم کۆمەڵگەی ئێمە خۆی بەڕاستە زانێ هەموو مافەکانی خۆی زانێ بەڵام ئەوە قابەتۆ نادات ئەمە بۆچی ئەمە جۆرە بغڕاییە کە دروست بووە لە ئینسانە لەبەرەوەی وابەستەی ئامێرە ئەلکترۆنیەکان بووە لەبەرەوەی وابەستەی مادیەکان بووە پەیوەندی کۆمەڵایەتەکان لاواز بووە یعنی بۆ شکڵی خۆشەویستی و عەتف لە نێوان ئینسانەکانە لاواز بووە کە ئەمەش لاواز بوو ئینسان زیاتر سیقەی بەخۆی هەیە کەسی قەشی بەخۆی هەبوو نازانێت ئەمە هەڵەیە ئەمە ڕاستەکەی بەسەراحەتەن هۆشیارکردنەوە کارێکی زۆر گرنگە چ لە بواری مافی مرۆڤ پێهستێ چ ڕاگەیاندنەکان پێهستن چ کەسایەتیەکان پێهستن بۆ لەبەرەوەی کاتێک کە ڕووداوێکی نەخوازراوەکو هەموو ئەم ڕووداوانی کە ڕوو ئەدات ئەبینی کاتێ لە سۆشیال میدیایە لە ڕاگەیاندنێکە باس ئەکرێ کاریگەرێکی زۆر لەسەر کۆمەلگە دروستەکە بارێکی نائارامی لە کۆمەلگا دروستەکان ئایا ئەگەر ئەم ڕاگەیاندنە یاخ ئەم سۆشیال میدیایە بە شێوەیەکی تەندروست کار بکات لەسەر نەهێشتنی تاوان و ئارامکردنەوەی خەڵک ئەبێت کاریگەرێکی پێ بەڕاستی کۆمەلگەی ئێمە زۆر وابەستن ئێستا بە ڕاگەیاندن و هەروەها بە کەسایەتی دینەکان بەڕاستی یعنی ئەم کەسایەتی لەو ڕێگەیانەوە کار لەسەر ئەبێ کار لەسەر ئەوە بکرێت چ لە کۆمەلگای مەدەنیش بەڕاستی ئێساکی هەستەکەم فراغێک هەیە لە بواری کارکردنی مافەکانی مرۆڤ و چالاکی مەدەنیەکانە بۆ لەبەرەوەی هەوڵدان بۆ وتنەوەی هۆشیاری کۆمەلگا لەسەر ئەرک و مافەکانیان لەسەر نرخی مرۆڤ لەسەر گرنگی مرۆڤ لەسەر بێڕێزینەکردن بەرامبەری بەڕاستی ئینسان زۆر جار هەیە ئێمە زۆرجار باسی ئامێرەکانی کوشتنەکەین بە چەک بە چەقۆ بە هەرشێ بەڵام ئێمە ئێستا فێری ئەوە بوون زمانمان وەکو چەک بەکارێنین ئەمەش بێڕێزیە کە بەڕاست کەرامەتی مرۆڤشکێنە کە مرۆڤیش کەرامەتیشکان لە خۆی بێزارە بێ بەڕاستی بۆیە من لێرەوە بە پێویستە زانم وەکو ئەم هەنگاوی بەڕێستان ناوتانە کەناڵەکانی ڕاگەیاندن هەنگایە بنێن بۆ ئەوەی کە کار لەسەر ئارامکردنەوەی کۆمەلگە بکرێت کار لەسەر ئەوە بکرێت کە ئەو قەزانەی کە ڕۆدەن یەکسەر بەڕاست و خۆی نەچنەوەواتەکە و ئارامی لە ناو کۆمەلگا دروست نەکەن زۆر باشە ئەگەڕم وڵات دواتر کاک باڵام بۆ ئەگەڕم وڵای جەنابەت ئەگەر باسێک لە دیاردەی چەکداری بکەین کاتێک کە باز لەم جۆرە تاوانانە ئەکرێ بە تایبەت کەیسەکانی کوشتن و خۆکوشتن هەمیشە پشکی شێر بەر دیاردەی چەکداری دەکەوێت کە دەڵێن لە هەرێمی کوردستاندا کەسانێکی زۆر هەن ئەگەر بەبێ مۆڵەت یاخود بە مۆڵەت بێ چەک بەکار ئەهێنن ئێوە چۆن توانیوتانە کار لەسەر دیاردەی چەکداری بکەن لە هەرێمی کوردستان و چۆن کۆنتڕۆڵ بکرێت
دیارە ئێمە یاسای ژمارە 16 ساڵی 1993مان هەیە یاسای چەک و ئەم یاسایە توانین بڵین یاسایەکی زۆر باشە و ئەگەر کاری پێ بکرێ هەرچەندە لە ئێستادا لەلایەن وەزارەتی ناوخۆ داوا ئەکرێکە ئەم یاسایە هەموار بکرێتەوە بە مەبەستی هەندێک لە مادە و بڕگەکانی بەڵام ئێمە ئەتوانین بڵین چەک هۆکار نییە بۆ زیادبوونی تاوان بەڵکو چەک ئالیاتە بۆ ئەنجامدانی تاوان و یەکێکە لەو ئالیاتانەی کە بە ئاسانی خەڵک دەستی پێگا ئەو تاوانانەی کە ڕوەدەن تەنها بە چەک ڕوونادەن ئێمە تاوانی سووتاندن و خۆسووتاندنمان هەیە ئێمە تاوانی خۆ هەڵواستین و خۆخنکاندنمان هەیە ئێمە تاوانی خنکاندنمان هەیە ئێمە تاوانی بە چەقۆ کوشتنمان هەیە ئێمە تاوانی خەڵک ئینتیحارکردنمان هەیە ئەمانە ئەم جۆرانە ئەمانە توانم بڵێم هۆکارەکانن بۆ ئەنجامدانی تاوان بەڵام ئەگەر تۆ هاتوو یعنی وەکوڵێم ئەو یاسایی کە ئێستا لە هەرێمی کوردستاندا هەیە کاری پێ بکرێت وەکو خۆی پێم وایە ئەتوانی تۆ یەکێک لەو ئالیاتانەی کە ئاسان دەست ئەکەوێت بۆ ئەنجامدانی تاوان و کەمی بکەیتەوە و لە پاڵ ئەمەشداوەکو ئەڵێم ئەتوانرێ ڕێکاری کە بگیرێتە بەر بۆ کەمکردنەوەی ئالیاتەکانی کەشکە بۆ تاوان بە ئەنجام ئەگەێنێ ینی لێرەدا کەواتە ناکرێت تەنها هۆکاری یعنی ئالیەتی ئەنجامدانی تاوان بخەینە ئەوەی کە چەک زیادە یاسا ڕێگەی پێداوە و ئێمە ئەگەر سیر بکەین بەڕاستی چەکی بێمۆڵەت هەیە لە کوردستانە وایە بەڵام چەکێکی زۆریشمان هەیە چەکی بەمۆڵەتە ئەو چەکانەی کە بەهێزەکانی ئاسایش و ئاسایشی ناوخۆیە ئەو چەکانەی بەهێزی پێشمەرگەیە ئەو چەکانەی بە کۆمپانیا مەدەنیەکانە ئەمانە هەموو چەکی ڕێگە پێدراوە بەڵام ئێمە ئەگەر بێت و بەراوردی کۆمەڵگای عێراق وەکو کۆمەڵگای ئەمریکا بکەین لە ئەمریکا پۆلیسەکەش کاتێک لە دەوامەکەی بۆ ماڵەوە ئەڕواتەوە دەمانچەی پێنیە بەڵام لێرە کارڕۆ بۆ پیاسەی ناوبازاڕیش دەمانچەکەی پێە کەواتە تۆ لێرەدا وەکو ئەڵێم ناکرێت چەک بکەین بە بیان و وەکوتم ئەبێت سیستەمێک دابنرێ بۆ باشەکەواتە پلان چی بێت کاکە باڵام بۆ پلان چی بێت بۆ کەمکردنەوەی ئەم جۆرە تاوانانە و ئەم کەیسانە ینی پلان چی بێت بۆ لەمە دووە کە بەم شێوەیە گوێبیستی ئەم کەیسانە نەبین پلان من نازانم یعنی یاسا بۆچی سزای داناوە یعنی خۆ سزا بەگاڵتە و بۆ خۆشیدا نەراوە تۆ با یاسات هەبێ بەڵام ئەگەر هات و سزاکەت جێبەجێ نەکرد نابێ بە هۆی تەمبێکردنی خەڵک ئەوەی کە ئێمە لەی من کۆمەڵێک هۆکارم باس کرد بۆ کە هۆکارن بۆ ئەنجامدانی تاوان یا زیادبوونی تاوان بۆ نمونە ئێمە بینین ڕاگەیاندنەکان لە هەرێمی کوردستانە کاتێک تاوانێک ڕوو ئەدا لە جێگەیەک 50 کامێرە لەسەری حازر بووە تاوانەکە وەکو خۆی ئەگێڕنەوە ئەمە گەنجێک کە لە خوار تەمەنی 18 ساڵەوەیە ئەم شتە لە مێشکی خەزن ئەبێ لەوانەیە سبەینێ بێت بە خەیاڵێ هەمان تاوان دووبارە بکاتەوە بەڵام ئەگەر هات و سزای ئەم تاوانە بە هەمان شێوە لە کەناڵەکانی ڕاگەیاندن بڵاو کرایەوە ئەو گەنجە بە هەمان شێوە ئەمە وەرئەگری ئەڵێ من ئەگەر ئەو تاوانەی بیری لێکەمەوە ئەنجامی بدەم بە هەمان سزا وەرئەگرم یان ئەوەی کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەبیردێکە بە شێوەیەکی بەرچاو خەڵک کوشتن خەڵک سەربڕین یعنی بووە بین ئەگەر بێت و ئەو سزایە کە بۆ ئەم تاوانە دانراوەتەوە بۆ خەڵکی ڕوونکەیتەوە بۆ گەنجەکانی ڕوونکەیتەوە لە سیستەمی خوێندنە ئاماژەی پێ بدرێ لە بواری پەروەردەکردنی خێزانە کە تۆ هەوڵ بدەیت ئەگەر خێزانێکی باشت پەروەردەکرد ئەگەر مناڵێکی باشت پەروەردەکرد تۆ توانیت ئەمانی بۆ ڕوونکەیتەوە پێم وایە ناکاتە ئەوەی لە کەسێکی تەندروستەوە بڕوا بۆ کەسێکی شەڕخواز و بۆ کەسێکی تاوانبار لەبەر ئەوە لێرەدا ئەبێ ئێمە جەخت لەسەرەوە بکەینەوە ئابوووریەکی باش ئەبێ بەهۆی ئارامی و دروستبوونی کۆمەلگایەکی باش سەروەربوونی یاسا و جێبەجێکردنی سزاکانی وەکو خۆی ئەبێت بەهۆی دەرز بۆ ئەوانەی کەشکە بیر لەو بابەتانەکەنەوە لەبەرەوە زۆر گرنگە و کۆڵم ئەو هۆکارانەی کە دیاریکراوە بۆ زۆربوونی تاوان یان ئەنجامدانی تاوان وەک خۆی ئیشیان لەسەر بکرێ پێش هەمویان سەروەربوونی دەستخۆش کاکە باڵام بۆ دکتۆر سامان میدیاخان باسی لەوە کرد دەبێت کۆمەلگا ئارام بکرێتەوە کۆمەلگا چۆن ئارام بکرێتەوە ینی ئێوە وەک پسپۆڕانی بواری دەرونی و کۆمەڵایەتی ینی باسمان لەوە کرد لە وڵاتانیشدا
ئەم جۆرە تاوانانە هەر هەیە و ڕەنگە بە زیاتریش هەبێ بەڵام دەبینین بەردەوام راپۆرت یعنی پێشکەش دەکرێت هۆکارەکان لە کۆڵینەوەی بۆ دەکرێت و شێوازی چارەسەرەکان باز دەکرێت ئێوەکو پسپۆڕان یعنی کارتان لەسەر ئەوە نەکردووە کە بە دوای چارەسەرێکدا بگەڕێن یاخود هەوڵ بن کۆمەلگا ئارام بکەنەوە خۆی ئەزانین چۆنەوانەخان بۆ کەمکردنەوەی ڕێژەی تاوان تۆ ئەبێ ڕێگە لە هۆکارەکانی بگری نهێڵی کە هۆکارەکانی بڵاوبێتەوە وەکو وتمان گرنگترین هۆکارە ناوچەیەکەیەکە لە کۆمەڵگەی ئێمەیە بەڵام ئێمە خۆ تازە ئەوەمان لە دەست دەرچۆ ناتوانین ئیش لەسەر ئەوە بکەین ئەبێ بین لەسەر ئەو هۆکارانە بکەین کە پەیوەندی بە تاکەکەەوە هەیە گرنگترینیان پەروەردەی ناو خێزانە ئەنی وەکو من لە بیدایەتەکەی ئاماژەم پێکرد هەندێک جار خێزانەکە خۆی مناڵەکە فێری تونند و تیژی ئەەکە ئەڵێ بڕۆ ئەگەر لیانای لە مەکتەب لی بەرەوە ناڵێ بڕۆ لە لای مدیر شکات یا لای مامۆستاکە شکات ئەنی گرنگترین شت دەوەی ئێمە بتوانین جیلێک پەروەردە بکەین کە ئەم جیلە تونند و تیژی بەشێک نەبێت لە ڕەفتارەکانی ئەم جیلەش ئەبێت لە مەکتەبی ئیبتیداییەوە دەست پێ بکات یعنی ئێمە وەکو بەشی دەرونی یا خۆدا بڵین ئەو کەسانی کە لە بواری دەرونیا ئیشەکەین بەڕاستی ئەوە لە توانای ئێمەیان نیە بە هەمانجی بێت لەگەڵ هەموو وەزارەتەکان وەزارەتی پەروەردە وەزارەتی کۆمەڵایەتی وەزارەتی ڕاگەیاندن وەکو کاک باڵام بۆ ئاماژەی پێکری ئەنی فاکتەری مۆدیێڵین زۆر مهمە یعنی گەنجێک عمری 14-15 ساڵە لەگەڵ ڕەفیقێکیا بۆ بە شەڕی ئەبیسێ کە لە تەلەڤیزیۆنا زەلامێکی کوشتۆ بە چەقۆ یاخود پاڵێکی پێوە ناو لە شوێنی ئەوەی کردو و لاشەکەی شاردوتەوە بۆ چوونی ئەمە ڕێگەیەکە بۆ حەلکردنی کێشەکەی لەوانەیە ئەمیش دووبارەی کاتەوە یعنی زۆر سێرە یعنی لە کوردستان بەداخەوە کە ڕاگەیاندنەکان چ بە ڕاگەیاندنی بینرا و چ بە سۆشیال میدیا ئەوانەوە یعنی ئیحتیمامێکی زۆر ئەیان بە قەزای کوشتن چه ئیجابەکات تۆ زەلامێکی کوشتۆ لە فلانە شار بۆ ئیکی بە هەواڵ نابێ بۆ شێوەیە بڵاو بکرێت یعنی بۆ ئەمە بکرێ بە هەواڵێک یعنی ئەمە وەکو میدیاخانیش ئاماژەی پێ یعنی تۆ خۆش نییە هەموو ڕۆژێک مەزاجت تێگەچێت بەم هەواڵان دەرونی خەڵکی لاگە باوکێک مناڵەکەی خۆی کوشت مناڵێک باوکی خۆی کوژە ئەنی میدیا تەرکیزێکی زۆری لەسەر ئەم تاوانانە هەیە کە ئەمەش فاکتەرێکی خراپە مۆدیێڵین دروست دەکاتەوە ئەبێ بە مۆدیل بۆ گەنجەکان ئەک خاڵی تریژە یعنی یەک بە حەزەیە وەکو وتم لە ئەمریکا کراوە لەسەر 50,000 کەس ئەوەی کە خۆش دوتە هەموو کەسێک حەزێکی تایە کە ڕقی خۆی بڕژێنێ بە بەرامبەرەکەی بەحسێکراوە لەسەر 50,000 کرد لە سایە 91 پیاوان و لە سایە 84 ژنان حەزیان هەبووە لە کاتی لە کاتەکانی ژیانیانە کە کەسێک بکوژن بۆچی بۆ مەفهومی کە غەدری لێکردوون توانای ئەویان کە مافەکەی خۆیان دەستکرێت وەڵام ئایا ئەمان بۆ ئەوە ناکەن لەبەری پەروەردەکەی ناو خێزانیان بە شێوازێکی تونند و تیژ نەکراوە زۆر باشە دەستان خۆش ئەگەر زۆر بە کورتی کۆتا قسەت سپاس دەکەم میدیا من لێرە داوا لە دەسەڵاتی کوردی و هەبوو لایەکەم کە ئەوەیە کە ئارامی بۆ ئەم کۆمەڵگە بگەڕێتەوە ئارامی سیاسی کە بە جۆرێک هەر ڕۆژی قەیرانی دروست نەکرێت کە نفسێتی ئەم کۆمەڵگە تێکدات جێگیرێکی ئابووری بۆ لەسەر ئەو بنەمایی کە هەموو ڕۆژێتەوە ئەم مانگ ئەو مانگ موچە دێ ئەمە خۆی لە خۆیان ئەنە ئارامی دروستەکات گەنجەکانمان هەلی کاریان بۆ بدۆزرێتەوە بۆ ئەوی کە بەتاڵە نەبن چکون بەتاڵە هۆکارێکی سەرەکی لەسەرەوەی کە کاریگەر لەسەر دەرونی مرۆڤ بکات کە بیر لە تۆڵەکردنەوە بکات لە چ لە دەسەڵات بێ چ لە بەرامبەر بێ هەروەها ئاماژەش بۆ ئەوە دەم کە پێویستە لە ڕووی کۆمەڵاتی وەکو دکتۆر ئاماژەی پێدا خێزانەکان پەروەردەیەکی دروستی مناڵەکانیان بکەن لەگەڵ پەیوەندیەکەکانیان لەسەر بنەمای سۆز بێ لەسەر بنەمای ڕێزگرتن بێ لەسەر بنەمای عاتیفە بێ بۆ ئێمە دروست بین کۆمەڵگەیەک بین کە یەکترمان خۆش بێت و یەکتری لەناو دەستان خۆش بێ زۆر سپاس بۆ هەرێک لە میوانەکانم دکتۆر سامان ئەنوەر پسپۆڕی نەخۆشیە دەرونیەکان و بەڕێوەبەری سەنتەری دەرونی سلێمانی میدیا شێخ عەبدوڵڵا چالاکوانی مافی مرۆڤ باڵام بۆ محەممەد ئەنجامی پەرلەمانی کوردستان بە سپاسەوە جەنابیشان لە هەولێرەوە لەگەڵمان ئامادەیان هەبوو سپاس بۆیەوەش کاتە ئەستا بینەری بەرنامەکەم بوون تا بەرنامەی داهاتوو باتەوەرێکی نوێ بە ئەوەی ئازیز دەگەمەوە شاد و بەختەوەر بن.